بناوی خدای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاشی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاشی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. پێشەکی دەستخۆشیێکی گەرم لۆ خوشک و برایانی ژیار کە ئەم مەراسیمەیان تەرتیب کرد، خۆی گەورە جەزای خێریان داتەوە و شتێکی زۆر پێویست و گرنگ بوو کە ئەم قوتابیە خۆشەویستانە ئەو قسە و ئەو باسانە ببیستن و بە خەراتێکی زۆر زۆر گەرمی برای خۆشەویستم مامۆستا سۆران و ئەو برایانی کە لەگەڵی هاتوون یەخوا بە خێر بێن سەرچاوان ئەزیەتماندان لە سلێمانیەوە هاتوون، بەڵام ئیشاءالله هەر شەقاوێکیان بۆیان ئەبێت بە هەزاران حەسەنات، خۆی گەورە تەمەنیان درێژکا و وەسیحەتیان خۆشکە لە بۆ ئەو ئیسلامە و بە خێراتنێکی زۆر گەرم ناوەڵە گەرمە برم فێنک باشترەوە بەخۆ گەرمتانە بە خێراتنێکی وا کە دڵتان فێنک کاتەوە. یەخوا بە خێر بێن قوتابیە خۆشەویستەکان لە کچەکان و لە کوڕەکان، یا ڕەبی خۆی گەورە موفەقتان کە. کوڕەی زەوی 8 ملیار کەسە، ئێستا کوڕەی زەوی 8 ملیار کەسە، لەو 8 ملیارەی 2 ملیاری دەڵێن موسڵمانە، 2 ملیاری دەڵێن موسڵمانە. لەو 2 ملیارەی خوا ئەتوی هەر بژارد کە بەی دانیشی باسی خوا و پێغەمبەری خوا بخوێنی، بەڕاستی ئەمە شەرەفەکی گەورەیە. لەو 2 ملیارەی لە 8 ملیار خوا خەڵاتی ئیمانی پێبەخشی ئەتوو هیناوە دوو ناو 2 ملیارەکەی، لەو 2 ملیارش خوا خەڵاتێکی گەورەتری پێبەخشی کە ئەتوو بکاتە چ بکاتە ئەوەی کە هەڵگری پەیامی خوا و پێغەمبەری خوا و ئیسلامی. بەڕاستی ئەمە شەرەفێکی گەورەیە. بۆیە شێخ ئەبوو غودە کە عەبدولفەتاح ئەبوو غودەی پێدەرێن، دەڵێ نیعمەتەکانی خوای گەورە دوو زۆرن، نیعمەتێک هەن سەرەچین، نیعمەتێک هەن فەرعن، یعنی نیعمەتەکان هەیە ئەسڵن هەیە فەرعن. دەڵێ لە نیعمەتە ئەسڵەکان دوو شتی باز دەکا، یەکیان دەفەرمی ئیمان، ئەوە نیعمەتێکی ئەسڵە کە بەڕاستی نیعمەتێکی گەورەی خوا بە ئینسانی بەخشیوە. نیعمەتی دووەم دەفەرمی نیعمەتی علمە، ئەوە لە نیعمەتە هەرە گەورەکانە کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە. باسی نیعمەتە بچووکەکان دەکا، مەسەڵەن لە نیعمەتی فەرعی ئەوە ئەتو قورئان خوێن بی، ئەوە کە سونە زۆر بکەیت، دووشەم و پێشەم بە ڕۆژی بی، قورئانت لەبەر بێ، شەو نوێژ بکەیت، دەبێت هەموو دەرفەرمی ئەوانە نیعمەتی فەرعین. بەڵام نیعمەتی ئەسڵ لە پاش ئیمان ئەوەیە کە ئەتو ئەهلی علم بی، بێدانیشی بخوێنی، جێ لە مامۆستای ڕابگری و حوزوری دەرسەکانت هەبی و مەحاوەلە بکەی بەڕاستی خۆت فێرە ئەو زانستە جوانەی بکەیت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ خەڵاتێکی ئەدا بە ئێوە، دەفەرمێ من یورید الله به خەیرا، ئەوەی خوای گەورە بزانی خێری پێوەیە، یفەقهه فی الدین، علمی فێر دەکات. سبحان الله، یعنی ئەوە زۆر زۆر نیعمەتە. دەی کەواتە تەمەشای خۆت کە ئەگەر خۆت دیت دانیشتی بەرامبەر مامۆستای و گوێ لەوانەی دەرسی شەرعی دەگری، بزانە کەسێکی لەوانەی خوا هەری بژاردووی کە خەریت بە نووسەوانی وەیە. ئازیزانم، ئەو کەسەی دێ لەسەر کورسی دادەنیشی، دێ دەخوێنی، محاوەلە دەکا کە علم بەدەستبینی، سێشتی زۆر زۆر ئەساسی هەیە دەبیت ئەنجامی بدا. سێشت زۆرن، بەڵام لەبەرەوەی ماوەکە کورتە ئەمێ ئەم سێ زۆر بە پەلە و بە پوختی بۆ ئێوەی بەڕێز باز بکەم. یەکەمیشت بەڕاستی دەبی ئیخلاسێکی 100% هەبی لە بۆ علمە، چونکە بە ئیخلاس نەبی بەرەکەتی ئەو علمت بە قسمەت نابێ. علم جودایە و بەرەکەتی علم جودایە. هەموو کەس دەتوانی شت زۆر لەبەرکە، بەڵام ئایا بەرەکەتی ئەو لەبەرکردنەی خوای گەورە پێی دەبەخشی، ئەو بە ئیخلاس پێی دەبەخشیتن. یەکەواتە خاڵی یەکەم ئەبێ بەڕاستی کە دێن خاڵیسەن لە بۆ خوای گەورە بێت، حزب مەرازێکتان نەبی، تەنها ئەوە کە خوا لێتان ڕازی بی و خوای گەورە عەفوتان کە و خوا ئەو پلە و پایە کە بۆتانی داوە ناوە پێتان ببەخشی. کەواتە ئینسان ئەگەر مخلیص بوو غەیری علمەکەی بەرەکەتی علمەکەشی بەبەردەکەوی. ئەوە باز ناکەم، ئەوە
شتەی ئەوەیان مچکە مامۆستایان زۆر باسییان کردبی بەڵام دووشتی تر هەیە کە دەبی باسی کەم خاڵی دووەم ئەو کەسەی تاالب العلم بی بەڕاستی دەبی ڕەزیل بی بەچی بەوەقت بەڕاستی دەبی ڕەزیل بی بەوەقت یعنی لێ نەگەڕێ یەک دەقە لە عمرت بەزایع بچی کە دوای زەرەر دەکەی یەک دەقە لە عمر زۆرە ها یەک دەقە لە عمر زۆرە ئەگەر ئەتوو بە دەقەچی ئاەتەشی لە بەرکەی لە باشتێ پلەکرد زیاتر بەرز دەکەویەوە تو بە یەک دەقە یەک پلەی باشتت بڕی کەواتە ئەو کەسەی تاالب العلم بی بەڕاستی دەبی زۆر ئاگای لە وەقت و ساتی خۆی هەبی بۆیە پێویستە ئەو کتابە بخوینەوە کە کرایتە کوردیش قیمەت الزەمن عند العلماء الشيخ عبد الفتاح أبو خديد به هموتان بخوينه أو كتابة لو كتابة باس ذاك سبحان الله أهل علم أواني كجوربونا همو يك سبب جوري كردون باش إخلاصو أو كرزيل بونا بوقت كان خويا باسي زور علماء عندك أمن باسي سيك اسطنبولكم يك لو أنا باسي خليل بن أحمد الفراهيدي مشهور أو عالمة دفرمي والله شتيك زور رقم لي ببتونان خواردنا ئێمە ئەسڵەن ئەوەی کە زۆر کەیفمان پێ دێ و لەمارە شەڕی لە سەدەکەی نان خواردنە بۆ یا ئیمان بۆ دەفەرمی وەختم زۆر لێ دەبا سبحان الله وەختم زۆر لێ دەبا بزانە ڕچی لە خواردن دەبتەوە لۆ وەختم پێ بەسایع دەچی دەبەرەوەی ئەمن دەمە حەزمێ مطالعەی بکەم دەرس برێمەوە بنووسم خەریکی ئەوە نەبم دانیشم هەر نانی بخۆم ئەمەش دادەنیشی لەسەر ناخواردن لاک دەسەلات بە سەعات وەڵە کاکە نان ئەوەی بە ئیسرحات بیخۆی نان ئەوەی بەدەبی بە سعاتە قسەی لەسەر بکەی و ئەوە باشە و خۆڵۆنی ناگری بابە گیان ئەوە هەموو عمرتە بەزایع دەدەی لەسەر ئەو کورسیەی یەک لە عالیمەکانی تر کە باسی بکەین ابن الرجب عفوا أعوذ بالله من الشيطان الرجيم ابن الجوزي الحنبلي البغدادي عفوا بارك الله دري لنا ميرشكم ما ابن الجوزي الحنبلي البغدادي سبحان الله دزاني أو عالمة دفرمي والله ليك لو تاركاني خويدا هل لو كتابي بازكا دفرمي والله 22,000 مجلد كتابهم خيديتوا سبحان الله 22,000 مجلد كتاب زاخو كتابه كاني قديم أو نبو هم مليون أصول بكتابه كاني قديم 22,000 مجلد كتاب دفرمي قسم بخوا بودستانشم 2,000 مجلد كتابش منوسيا سبحان الله دبي أو تسيكر بي يا رب أو تسيكر بي هيك هواتا أو تسون أو أقور بوا تسون أو خزمتي كلها رزيل بوا بوقت علم يشكينا ابن العقيلة أو إيش خلشي بغداية أو إيش لحنابلة كان أو ابن العقيلة رحمتي خوالي بي يكتب هنا الفنون كتابة هي كتابي زور بلام يكتب كناوي الفنون تن مزلد بباشا هل بخوي عبد الفتاح أبو غدة دفرمي ابن القيم ابن الجوزي دفرميتن أو كباسي لك دفرمي أو كتابة هشصد مزلدة هشصد مزلد بقصة خوشة زباسي لك دفرمي أو بياوة ككتابة كان دنوسي طبعا وقت قرم زافنية أتو دبر بنوسي قرم زافة كهر هيش نبي دي بقميشة دبي بمركبي كي بنوسي دينوسي قال هيش كدبو ديسان بمركبي ذكر رسول هيش كدبو ديسان بمركبي بكا الله هيش كدبو أتبزاني زحمة هوا أو ذاتو بتواني هشصد مزلد كتابي أو بنوسي ذا أو قلم كاتي كدينوسي كور دبو دايدنا حتى دبو بازا شازده قلم كاتێک کە قەڵەمەکانی چا دەکردەوە ڕووی لە دیواری دەکردەوی دەجوولان تەلەبەکانی دەیانگو قوربان ئەوە چیان ڕوو لە دیواری دەکەی و قەڵەمەکان چا دەکەی دەفەرمی هەتا ئەو دەپازە قەڵەمەی چا دەکەم 50 ئاەتیش لە قورئانی دەخینەوە وردی دەکەمەوە بزانە سبحان الله نەیهێشتە یەک دەقە لە تەمەنی بەفیڕۆ بڕوە یەک دەقەش دەیکەواتە ئەگەر دەتەوێ گەورە بی ئەگە دەتەوێ بەڕاستی ئەو علمە بە جوانی زەبت بکەی بەڕاستی داعیەکی سەرکەوتوو لێ دەربچی بەڕاستی فەهمێکی دروست لەو ئیسلامە پەیداکەی نەکەی کات و وەختت بەفیڕۆ بڕە بە تایبەتی ئافرەت وەختیان زۆر بەفیڕۆ دەڕوە لە مەتبەخ و لە دانیشتن و لە میێوانداری و لە تیکتۆک و ئەو بەزم و ڕەسم بەڕاستی وەختێکی زۆریان بەفیڕۆ دەڕوات ئەوە خاڵی یەکەم کە زیاتر درێژی پێنادەم خاڵی سێیەم کە دەبی ئەوەی کە بەڕاستی طالب العلمە و دێ لەسەر کورسی دادەنیشی و دەرز دەخینی ئەوەی دەبی هیممەتی بەرز بی بۆ دەستهێنانی علم بە هیممەت بی
ئەم ئیشە بە بێغیرەتی ناکرێ، ئەم هیدە من زەمن ناکرێ، ئەم ئیشە بەڕاستی دەبی بەغیرەت بی، بە هیممەت بی، حەریز بی لەسەر ئەوەی کە فێر بی، حەریز بی، حرست هەبی لەسەر ئەوەی کە علمی فێر بی. بەڕاستی هەر کاتێک کە هیممەتت بەرز بوو نەک برێ دەی ئەوڕۆ ناسم قەیناکە سبەی لە تەلەبەکان دەپرسم مامۆستا چی گوت، ئەسڵەن ئەو تاڵیب العلمنی دەبی پێش ئەوەی مامۆستا عەلی جەرەز لێدات و لەسەر کورسی دانیشتبی، پێش ئەوەی مامۆستا بێتە ژۆرێت و حازر بی، ئەوە ڕاوەستابی ئینتزار بکەی مامۆستا دەرسی شەرعەکە، پێش ئەوەی مامۆستا دەرسی شەرع کردبێت و لە ماڵی حازرت کردبی، ئەوە صاحب هیممەتە، ئەوە تەلەبەی حەقیقی. لێکەواتە بەڕاستی ئەگەر دەتەوێ لەو دەرسانە ئیستیفاد بکەی و بەڕاستی کەسێکی سوود بەخشن لێ دروست بی بۆ خزمەتکردنی ئەم خەڵکە ئەبێ صاحبی هیممەت بی لە دەستهێنانی علم. ئەگەر هیممەت نەبی قەت ناتوانانی. سێ کەس هەنا هەموو دنیا گەڕانە لە بۆ علم، هەموو دنیا سبحان الله، یعنی هەرچی ئاوەدانی هەبوو بی لە دنیا مسلمانی لێبی علمی لێبی چوونە ئەو شوێنە. ئەو سێ یەکیان ناوی ئیمامی مەکحولی دیمەشقیە، دوومیان ناوی ئەحمەدی کوڕی حەنبەلە، سێمیان ناوی بەقی کوڕی مخەلەدی ئەندەلوسیە. ئەم سێ هەموو دنیا گەڕانە لە بۆ علم سبحان الله. ئەو بەقی کوڕی مخەلەدی ئەندەلوسی دەفەرمی دوو جاران چوومە دەرێ لە بۆ علم، دوو جاران، جارێکیان لە 20 ساڵی دەستم پێ کرد 14 ساڵم پێچوو هاتمەوە ماڵی بابم، جاری دووەم 20 ساڵم پێچوو گەڕامەوە ماڵی بابم، 20 ساڵ ئەتوو بگەڕێی علم فێربی، 20 ساڵ. باسی عالیمێکی دەکاتن ئەوەتە لێرە ناوەکەم نووسیە کە ناوی یعقوبی کوڕی سوفیانی فارسیە. ئەو ئیمامەکە لە ساڵی 277 وفاتی فەرمووە سبحان الله، دەفەرمی 30 ساڵ گەڕام لۆ ئەوەی حەدیث خڕکەمەوە، 30 ساڵ کە علم فێر ببم. دەفەرمی لەو 30 ساڵەمدا تووشی 1000 شەیخی بووم، لەکن 1000 مامۆستام خین، 1000 مامۆستا. ئەخە وەڵی ئەمە دە مامۆستایی دەکەین وە دەزانی تەفتازانی ئاخر زەمانی ئەوەندە خۆمان پێ عالیمە. 1000 مامۆستا ئەتوو بە 1000 مامۆستای بگەڕێی 30 ساڵان بگەڕێ فێر علم ببی. بەڕاستی ئەوە هیممەتە، بەڕاستی ئەوە هیممەتە. عالمێکی تکە کە ناوی ئیبن موندەیە، ئەو ئیبن موندەی ناوی محەممەدی کوڕی ئیسحاقە، لە ساڵی 395 ئەو پیاوە وفاتی فەرمووە، دەفەرمێ لە لای 1700 شێخی خوێندیتم، 1700 شێخ سبحان الله. ئەوە هیممەتەی ئەتوو بگەڕێی بسوڕێی لە هەر شوێنێک مامۆستایەکی لێ هەبی دانیشی ئەم لەکەن ئەو مامۆستایە بخینم. جا دەفەرمیتن کە چوومە دەرێ دەستم بە علم کرد عمرم 20 ساڵ بوو، کە گەڕامەوە عمرم 65 ساڵ بوو. ئەو جەژنم هینە عمری 65 ساڵی ژنی هینە، 40 ساران ئەو کە دەکات چەند دەکات 45 ساران سبحان الله. ئەو پیاوە بە یەک نەفەس چوو 1700 مامۆستای دیتەوە لە کنیخین. ئەخ ئەوانە بۆیە گەورن، بۆیە ئەوانە هەتا ڕۆژی قیامەتێ ئێمە دەبی ڕەحمەتیان بۆ بنێرین و هەزارانی وەچی منیش ئەوها بە ئەدەب لە بەرامبەر کتێبەکانی ڕادەوەستی چکە بەڕاستی بە هیممەت بوونە و حەوڵیان لە بۆدایە. ئەو بەقی کوڕی مخەلەدی ئەندەلوسیە دەفەرمی حادثەیەکی زۆر خۆشی هەیە، دەفەرمی جێم لێ ببوو دەیانگوت ئەحمەدی کوڕی حەنبەل محەدیثە لە بەغدایە، بە خۆشی خەڵکی چێندا خەڵکی ئەندەلوس ئیسپانیا، ئەو ئیسپانیایی ئێستا خەڵکی ئەوێن دەرە. دەفەرمی لەوێن دەڕا بە پێیان هاتم، لەوێن دەڕا بە پێیان ئەی بەدبەخت دەبی چەند شاخ و دۆڵ و سەحرا و ئاو و بەحر و ئەوەت بڕیبی بە پێیان. فەرمی گەیشتمە بە وابەی بەغدایە بیستم گوتیان وەڵڵا ئەحمەدی کوڕی حەنبەل مەمنوع کرایە بچی حەدیسی بخینتەوە لە مزگەفتی، خەلیفە مەمنوعی کردیە و لە ماری حەبسی کردیە کە پێی دەن ئیقامە ئیجباری. وتی زۆرم پێ ناخۆش بووە، من ئەو ڕێ دوور و درێژەم بڕیە لە پێناوی ئەوەی کە لەکنی ئیمامی ئەحمەد فێرە 2 حەدیث بم، ئێستاش لێ ناگەڕم بێتە مزگەفتێ، زۆر غەمم خوا. تی ئەشیا و ئەو شتانێک کە پێم بوو چوم لە فندقی دامنا، پاشان چوومە مزگەوتەکەی کە ئیمامی ئەحمەد لەوێ دەبینم عالیمێک دانیشتووە پێدەن یەحیای کوڕی معین، ئەو دەرس شەرح دەکات. گوتی منیش فەقێیەکانم بڕی، گوتی زۆر قەرەبارە بوو، چوم لە پێشەوە دانیشتم. پاش ئەوەی کە ئیمامی یەحیا قسەکان و دەرسەکانی تەواو کرد چێ پرسیارەیە گوتی دەستم برن کرد، وتی فەرموو کاکە وتم قوربان ئەمن حەدیثم زۆر خڕ کردیتەوە لە خزمەت شێخان بووم، شیوخەکانی حەدیث هەندێک شێخ لێ دەپرسم بزانم لە لای بەڕێزت چێت، چکە یەحیای کوڕی معین عالمی زەرع و تەعدیلە،
ئەگەبرێ فلان شێخ ڕاستە ئەو حەدیسەکانی بەرز دەبتەوە بڵێ فلان شێخ زعیفە حەدیسەکانی هەموو دەڕوخێن کەس لێ وەرناگری بازاری ئەو حەدیسەی دەفەوتێ زا فەرمووی قوربان فلان گوتی مەزبوطە فلان مەزبوطە فلان مەزبوطە ئەدی گوتی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕاست هەموو ڕەنجی تێکسو کاکە بزبە ئەمن ئەو پیاوەم تەقیدی ئەحمەدی کوڕی حەنبەل بکەم ئەمن تەلەبەی ویمە ئەمن خزمەتکاری ویمە باشان فەرمی قوربان وەڵای لێ وەم گوت چکەم زۆر لە دوور ڕاهاتوم حەزمێ لە کنەوی بخین محەدیسی لە خزمەت فێر بم و لە بەرکەم لۆی پرسی گوتی کوڕم نەتبیست کە هاتیە ناوشاریسی بەسەر هاتی عاقڵ و دەیزانی خەبەرەکە هەموو کەس دەزانی گوتی بەرێ وەڵڵە تیدە بە خۆ دانیشە و حتا خوای گەورە دەرکەیەک دەکاتەوە پاشان گوتی تەلەبەکان ڕۆیژ مامۆستا بەس ماڵیم پێ برێ بەس ماڵیان تی بڕۆ ماڵی لە فلانە شوێنە تی چوم لە دەرکەمدا تی لە دەرکەمدا منداڵێک هاتە دەرێ گوتی فەرموو گوتم ئیمام لە ماڵە تی بەڵێ تی برێ کابرایەک لە ڕێیەکی زۆر دوور هاتووە تی وەڵا هات تەمەشایەکی منی کرد ئەو پیاوە تۆزاویە غەریبە قورب بەسەرە ڕێش و سمێر و هەموو چرکاویە خۆ چەند لە مێژە لە ڕێیە فەرمی کوڕم لە قەیڕەوان هاتی گوتی زۆر دوورتر گوتی لە چێندەر تم قوربان لە ئەندەلوس ئەخ ئەندەلوس و بەغدا زۆر زۆر لێک دوور تی بەس شاتی وتم بەخوای بە پێیان هاتم تی بە پێیان لەوێن دەڕاهاتی لۆ چی تم وەڵڵە حەدیسی لە بەڕێزت فێرکەم گوتی هەواڵی من دەزانین گوتی بەڵێ هەواڵی توم بیستووە کە خەلیفە ئیقامەی ئیجباری لە سەدانەی لێ ناگەڕێ حەدیسی بخوێنەوە زا گوتی من ئەتوو کوو بەڕێکەم ئێستا کو دڵم دێ حەدیست فێر نەکەم بەس وەرە با تەکبیرەکە لۆدانم تو هەموو ڕۆژێ زلکەچی ئەوە خراپ لەبەرکە کە ئەنەما سوالکەری دەرۆزەکەری لە دەرکەکان بدە وەرە دەرکەیما علامەتەکە فێ دەکەم سێ زاران لە دەرکەی دەزانم ئەتووی لە پێش دەرکەی قەرەم و قاقەزەکە دەست لێ دووسێ حەدیست فێر دەکەم بنووسەوە بڕۆ فەرمی وەڵڵا بەو دەرۆزەکردە 300 حەدیسم لە ئیمامی ئەحمەد وەرگرت عن فلان عن فلان عن فلان دەمنووسیەوە ئەوە ئەڵەمۆی دەزانی ئەوە ئەگە شورتە ئەگە زەندرمەی خەلیفەی تەماشاش بکەن وە بزانیەوە دەرۆزەکەرە قسەی لەگە ئیمامی ئەحمەد دەکا نازان ئیمامی ئەحمەد حەدیسی لۆ دەخین تو عن فلان عن فلان عن فلان عن فلان عن رسول الله صلى الله عليه وسلم يقول من بنى لله بيتا بنى الله له بيتا في الجنة أو زار عن فلان عن فلان هم روجة صار 5 حديث فرموي 300 حديث بدروزة لإمام أحمد فيرمو أو ذا باشن كمتوكل هات سر حكم إمام أحمد لو محنته ولو قرب سري ولو نارحتي نزاتي بو إمام أهل السنة والجماعة 10,000 كس أو هراو الصابون قلم يعني دزبو بس إمام أحمد سبري بنسنو بس سبحان الله زاد فرمي كسايب من ذاك فرمي ورا بقي والله أتو طالب العلم يقول أمني لا تنيش تخو دادنا زانا علم أوها برز الدكاتوا بلان بوهي متى بدس دكويتن يشك لا علماء كان يتر أو ليرم نسيا كعالمك ناوي عبد الله كوري فاروخي فارسيا طبعا أو بياوا سبحان الله براسي عالم بوه براسي دو مشتان لو دجير مو سرتاناش لنبا زور بيمان دينا بن يكمينيان أو رحمتي خواه فرمي خلشي قيروان لاي مغرب لاي موريتانيا اويندر قيروان لويندر دا فرمي لويندر هاتما بغداي لو اوي فير علم بم بلام كهاتم سبحان الله قلت يعني والله اول ليره ما مستاك بيتكن شي كبيتكن امامي اعمشي قلت والله اعمش تربوا خل لاهلي اوي هات كوفه عفوا هات كوفاي نك بغداد هات كوفاي قلت هاتم لا اعمشي حديثي نمزاني اعمجي امامي اعمشي تربوا قلت والله يك حديثان لو ناخذ وحده ما وشيك ني هات نيجي ذكر حديثي لو ندخين دوا تيمج بقرب السري هم روجه من بيش ماري إمام أعمش لا دشتم هم روج حتى يوارد بالي دام توزبا هم ردين وتساوم برخول دبو هرنا دستام إيش تروجش يعني زاريك أفرتش أواني خدمة كاري مالان هاتا دري وتكاك أتو هم روجي اللي ردادن شو تشيشته قلت والله إيشم بمولاه بقورته بإمام أعمشة يا خندن بيستيا إمام أعمش حديثي ناخوين تو زارت تربوتم بري والله بيستيتم قلت أتو
گوتی ئافرەتەکە لێ پرسیێت و خەڵکی چێن دەری تۆ خەڵکی قەیڕەوان تو خەڵکی قەیڕەوانی ماری عەبدوڵای کوڕی فەروخی دەناسی گوتی بەخۆم عەبدوڵامە گوتی ئەمی جاریەکەمە خزمەتی ئێوەم کردە کە منداڵ بووم تی ئەوزە بەبیرم هاتەوە وەختی خۆی ئەو جاریەمان کڕی خزمەتی دەکردوایە فرۆشتمانەوە چکۆ منداڵ بوو ئێستا وا خزمەتکاری ئیمامی ئەعمەشە تی وەڵڵا چوو واستەی لە بۆ کردم و خانێکی بەرامبەری خۆیان چۆل بوو ئیمامی ئەعمەشی قەناعەت پێهینە کام پیاوەکی غەریب و لە زۆر دوورەوە هاتووم هەموو ڕۆژی حەدیسی فێر دەکرد حادثەی دووەمی ئەوە بوو دەفەرمی دەکەن ئیمامی ئەبوو حەنیفەم دەخین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمووی 10,000 مەسئلەی لێ فێر بووم 10,000 مەسئلە طبعا ئیمام ئەبوو حەنیفە عیملاقە لە فقه يعني زۆر پیاوەکی زیرەک و بلیمەتە فەرمی ڕۆژێکیان گۆزەک بەر بووە لە ماڵوان بە تەپی سەرکەم کرد سەرم شکا وەتی کە سەرم شکا ئیمام ئەبوو حەنیفە فەرمووی کەیفی خۆتە چ حەقەکەت بدەمەوە چەند پارەت دەوێ حەقی ئەوەی کە سەرمان شکاندی یان 300 حەدیث فەرمووی 300 حەدیث 300 حەدیثم فێرکە و ئەو حەقی سەرشکانەکەمە بزانە خوشکانی بەڕێزم برایانی عزیزم بەوەڵڵا ئەو عولەمانە بەو دەردە سەریەی ئەو علمەی فێربوونە ئەوزە کتێبەکەیە ناوی صفحات في صبر العلماء عينا عبد الفتاح ابو غدايا براستي او كتابتي مهمه بخينه والله باس اشتوادك عقر درادوستي باس امامي او هذا كذا فرمي قسم بخوا سنزار ميزي خم خواردي تولتين انتو او نبوه تمنكو بخنشم باقينا ميزي خم بخم بس او طلب العلم بردوام هزاران خوين وفرميسكو نارحتي بصر او علماء نداهتنا حتى اخر قسم او عالمك دي خوين دەیفەرموو زۆر نامەم لە بۆ هات هیچ نامەکی ماری بابم نەکردەوە هیچ حتا خوێندنم تەواو کرد 7 ساڵم پێچ و ئەو زە نامەکانم کردەوە داکرد مردیە بابت مردیە براد مردیە باپیرت مردیە هەر هەمووی مردبوون یەک نامەم بکرد با خوێندەکەم پێ تەواو نەدەکرد زان ئەو هیمەتەی ئەو غیرەتەی ئەو سەبرەی کە لەوانەدا هەبوو زە ئازیزانم بەڕاستی ئەگەر ئێوە دەتانەوێت بەو پلە و پایە بگەن دەبێ ئەو سێ سیفەتە لە خۆتان بینەجێ یەک بەڕاستی خالصا مخلصا ئیشەکە بۆ خوا بکەن دوو وەقت و ساتی خۆتان مەفەوتێنن بەردەوام مطالعە بکەن بەردەوام دەزانی ئێستا کابرایەکەی دەیناسم ڕۆژێ 15 ساعت مطالعەی دەکەن بە قورئان یعنی ڕۆژێ 15 ساعت مطالعەی دەکە والله عافن ئەوەیە دەبتێکە ئەوەیە گەورە دەبی ئەوەیە ئاخری ماشەڵڵە بەقەدر بەشنی خۆی کتابی دەنووسیدە تو 15 ساعت ڕۆژێ مطالعە بکەی چۆن دروست نابی دەیکەواتە ئەوەی ئێوە مەشغول دەکە فەیسبوک و تیکتۆک و ئەو بەزم ڕزمەی ڕەشی کەنەوە چکو ئەوانە وەقتتان عمرتان لێ دەزیتن سێم شت بە هیمەت بن لە خوێندنێ ئەو دۆکەیە کە دێ هەتا ئێرە نێر وەڵە مامۆستا زێتان دوورە وەڵە مامۆستا بە قورئان ناخۆشە پێڕان ناگەم ئەوانە هیچ نین هەر عوزر نین لەبەرەوەی ئەوەی کە لێرە بەدەستت دەکەوی بە دنیا و قیامەتی پێ گەورە دەبی وەکو تا مامۆستا سۆران لە بۆی باسکردن بەڕاستی ئەگەر دەتانەوێت لە دنیاە گەورە بن وەرن بخینن ئەگەر دەتانەوێت لە قیامەتێک گەورە بن وەرن بخینن ئەگەر دەتانەوێت لە دنیا و قیامەت گەورە بن وەرن بخینن وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.